روجباس ساكو روجباس سحر لباجاري قامش لو كتبايا جهان اسلامي ان رسم مهاروجي وك كارتينون دمشين استا ام لابا باجاري قامش لونه دفلك السركيه براسي چند ساعات نويد قرابالغا كزور ليفل بيدا دبا خل قستا بازاري كن ب ألمانجا كلينا هم بيديفين سفرا خوارني يا خوي روجانه لفيدا كرن ولاتي براسي وكاديون رسمين أو كشو هوا روجيه قال لك وكريز قلتن لي ذكرن دمها روجيه ده هم كلينا خوارني ده هم السلداني ده هم دان وستندني ده خاك لفي أواي مها خوي روجيه درباس دكن لبس از كاسو ساكو از خوازمي كي بال بكشين سروي انه خلكن في دفري او استنجي يا هري زحمت لبيشيوان دمها روجيه او تنبونا دهاتي واني ابوريه براسي وكبره يعني او درفد القلوان تني وبري جاراجي غازنان دكن جنرخي كل وبل وبي دي في وغرادين مهاروجيه وبتايبت كيسابازيا هم بازرغانان جن او مادين ينغو خستن سرچيد به دناوا بازاري ولاتي وكونزانن شن سالن سوريا اتكشه كمزن درباز قيران كبرمزن درباز به خلق لفد قال لك تعدل وان هاتنا او طاهاتي واني ابوري زور كيما يعني وكا غوتي خستن كارن او پێدیڤێن مەها ڕەمەزانێ پێک بینن ئەو سفرا خۆی خواردنێ دابین بکەن مەها ئەرۆژیەش بلیگۆ ئەو کەسێنیە گۆ دەرفەتێوانی ئابووری خۆتکن گۆکارن مەهاڕۆژیە بخۆشی دەرباز بکەن لەڤل ئاکە ئەم دناوا سووکا باژارێک قامیشتۆنە وەکو بین گەلێک کەل و پەل و پێدیڤی هاتنە پێشندان تاگۆ وەلاتی بێنە وێدا و سەردان بکن و بکردن یان شوان مادێ هەری سەرەکەیە گۆ خستن لەسەر چێت بە بڕاستی ئەوژی خورمەنە وەکوون بینن خورمە لەڤر گەلێکی خستن لەسەر چێ دەبە ناوا باژارێک قامشلۆ لەڤرژی براسی وەکە گۆژی ئەو ماداک سەرەکەیە گۆ خەلک لە داخوازاوێت کرد وەکوون من نرخەیە کیلۆ خورمە 30,000 لیرەین سووری براسی ئەڤژی گرانە یعنی وەک داهاتی وان زۆر کێمە چمکی موچێ هەر فەرمانبەرێکی $100 ئەمریکی دەرباس ناکە یعنی بکێمانی جێتێ خۆستن بکێمانی 400 حتا $500 تا گۆمانگاخوا دەرباز بکەلەومە خەلک لەوێ دەگەلێک ئاستەنگی و زەحمەتیە دبینن دەماگۆ مەهاڕۆژیە تێ ژبلی ینی ئەو ڕەوشە کەش و هەوایە گشتیە هەندرێ سووریایی ینی شەر لە ئالۆزیە لەڤر خەلک گەلکی بترسن بڕاستی پشتیوان ئێریشێن گوێن گۆ سەر هەرێمە ڕۆژاوای کوردستانی ڕوودان خواستم بال بکشیم سەر تشکیلای ساکۆ ئەو ڕەوشە کۆچبەرێن یەن گۆ دبستانان و دمزگەفتان دەبڕاستی درۆشەکە پر زەحمەت ژیان دکن ئەو داهاتن ئابووری وان تنەنێ تا ئێستا ینی دەربدەر بوونە و کۆچبەر بوونەش ئەنجاماوە ئێریشەیە گۆ لەسەر دەڤەرێوان هاتیەکردن لەوما لەڤر هەنکی وەک بێژە کەش و هەوایە ڕۆژیە نەوەکە ساڵێ چوویش ئالیکی ئێریش هەبوون ژالیکیژە هێدی ئەو دەرفەتێوانی ئابووریژی زۆر کێم دەبن ئەگەر گوێبیستی منی بزانین کۆمەڵی خواردنی تایبەت هەیە بەو ناوچانە معروک چۆنە لایەوە چۆن بە کاریە هێنن نازام گوڵان ناوەکەم بە تەواوەتی وت تا باشە و لەگەڵ هەموو بارودۆخە ئەشبینین لە دیمەنەکانە جارێ هەر لەوێ سارد و سەرمایە هەمووی کڵاو قەمسەڵە و شتیان لەبەرە و ئەو هەموو خواردنە خۆشەش هەیە بەڵام بەداخەوە ئەو گرانیە زۆرە هەیە کە خاوڵاتیان ناتوانن بە باشی دەستیان کرد بەڵام بزانین ئەم جۆرە خواردنە چی ئەگەر تۆزێ بۆمان باسکەی بەێ ینی وەکتەژی ئاماژە پێکرد ئەو خستەک براسی گەلێکی سەروێتیەکردن نانی شیرین ئان معروک وەک چاندێکی لە هەرێمی سووریای گشتی تێ بکارانین دەما گۆمەها ڕۆژیە تێ ئەv کارگەهێن شێرانیە چێ دکن ئەو نان پێشگە هەیەنگۆ نان چێ دکن دەست بڤێ خواردنا تایبەت دکن براسی ئەو ژی نانی شێرینە ئان معروک تێ بنافکردن لە هەرێمی سووریای ئەڤژی گەلێکی خستن پشتی فتارێ لەسەر تەیەکردن لە سەر سفرێ خواردنێ تێدەین شالیە وڵاتیان براسیژ ئەم چێکی دووری مەیامەت خۆست ئەم نێزیکی وێ دەرێبانە تاگۆ مەشوەر دابانی شانگۆ چلو ئەv نانێ شێرین ئان معروک چێ دەبێژ عالیە وڵاتیان ئەv کەنگی تێخۆستن بەری فتارێ 2 ساعتا تبینێ لە پێشیاوان کارگەهێن شێرانیە ئان ئەو نان پێشگەهێنان گەلێکی قەرەباڵغا کە زۆر لەسەر تێ چێکردن مەرۆت پرسێ
كاغلو اف بندي تشن حموجي بندي ناني شيرين ان معروكن تاغول ست سفلا خوي خوارنيجي دينن يعني شيراني براسي ماداك سركيه دمها روجيه ده قال لك يخصن سرچه ده دمها روجيه ده ئەیدارە ئەو دەبە گەورەشینانە لە پشتەوە ئەبینە ترشیاتن ئەوانە بۆیە پرسیارەکەم کرد بۆ نمونەوە هەیە بە ترشیات بەم بابەتانە بەناوبانگ بێت ناوچەکە یان قامیشلۆ ئەو دەبەشینانەی کە لە پشتەوەیە لە یەکێ لە دوکانەکان هەل لە یەکێ لە دوکانەکان لە پشتەوە ئەگەر سەیرێکی بکەیت دەبەی گەورە گەورەی شینی داناوە ئەوەنەی من لەگەڵ سەرکۆیا قسەمان کرد لامان وایە ترشیاتە ترشیات بێ ئامادەکرا بێ قامیشلۆ بەناوبانگە بە ترشیات یان ترشیاتێکی تایبەتی هەیە والله الليفل باجاري قامشلو قال لك تشتين تايبت منديا وي هي جالي وخوارني شالي كي او خوارني فلكلوريين كردواري قال لك تشيدكن تايبت السفلا خوارني دوكا كتلكن شامبوركن يعني هن خوارني تايبت خلكن دفرين مرقية او حميز يردن بعربي قال لك خوستن السروي تشيد سر وبينا اف خوارني جران براسي قال لك خوستن دمها روجيه سر تشيد اف ترشيجي بشك جوان خوستكن خلكينا وكو باش مدبينين شيرانيه ترشيه قال لك خوستن سروان تشتاد يعني دبيجين مهاروجيه دلي مروف دبيجي حد شي حمو جورين خوارني لفل روش افاي كردستاني براسيجي هنكي باندور بويا ببخارنجهن ين دفرين دن وكا حلب دمشق او جي قال لك تايبت منديك وان هي دمها روجي لفلجي الهرم روجافاي كردستاني براسي قال لك بي باندور بونا الروجافا هن خوارنين كردواري هنا تايبت بهريمه هنا هم خوارنين ينقد هندري سوريا هاتم كاراني يعني الفرجي تي كاراني تي تشيكرين صفرا خوارنيج اليه ولاتيان براسي يعني دمها روجيه دوكا مسلمان بجد لي حد كسي بجا خوارنا خوش بتايبت وقوشتا وكا خوارنين كردوارينا وخلق براسي جي قال لك يجي السيرفي كي صرف كنو برات كنتا قواني مهواني رمضاني بخشي درباس مش بيلي او الي كاريه ينقوتينا كرن كسين دوله منش او كسين هجاره تاغو يعني مها خير وجيب خشي وبفرهي درباس بكن